بەڕێز علی معماری شارەزای سەربازی لە لەندەنەوە لەگەڵما. نعم نعم سامعك نعم. أم هێرشانە بالتأكيد بەدڵنیاییەوە أنا قلت في قنوات أخرى من حتى پێشتری شاماژە بۆەوە کردووە بە خێرایی دوایین دانوستانەکان دەریان خست کە هیچی وا لێشین نەبوو، بۆیە ژاردەی کراوە هەبوون بۆ ئەوەی ئەو هێرشە ئەنجام بدرێت لە هەموو بەرەیەکەوە ئەو هێرشانە ئەنجام بدرێن. دەبین هاوئاهەنگێکی تاڵیان ئیسرائیل و ئەمریکا هەبوو، ئیسرائیل ئەوەی ئەنجامدا و ئەمریکیەکانیش بە هەمان شێوە هەموو بنکە گرنگەکان لە ئێران لە بەرگری زەمینی پەیوەندیەکان و لایەنەکانی دیکەی سەربازی دەکرێتە ئامانج. لەوەش گرنگیدانە بە تەواوی بنکە سەربازیە دەریاییەکان بۆ پاراستنی ئاسایشی ڕێڕەوە ئاویەکانی هورمزیش. باشە. لە شەڕی 12 ڕۆژەدا بینیمان کە ئێرانی شێرشێکی بەرفراوانی بۆ سەر ئیسرائیل دەستی پێ کرد، بەڵام ئێران وتی توانای سەربازی ئێرانمان ئەمریکاوەتی توانای سەربازی ئێرانمان لە ناو بردووە. پێت وایە باڵانسی هێز لەم نێوانەدا چۆنە؟ ئێران وەکو ئەو کات توانای هەیە هێرشی بەرفراوانی سەربازی بۆ سەر ئیسرائیل و بنکەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی لە ناوچەکە ئەنجام بدات؟ أنا أكون صريح وياك بەڕاشکاوی بم لەگەڵت قسە بکەم. ئەو جەنگە 12 ڕۆژە ڕاوەستاوە لەلایەن ئەمریکیەکانەوە بڕیاری وەستاندنی دراوە. ئەمە خواستی ئەمریکیەکان بوو، بینیمان کە موشەگەلێکی زۆر بەسەر ئیسرائیلدا دەباری و دەزانین کە زیاتر لە 300,000 ئیسرائیلی لە ڕێگەی ئاویەوە ئیسرائیلان جێهێشت بوو، کەواتە دوای ئەو جەنگە 12 ڕۆژیە دەتوانین بڵێن ئێران پەرەی بە سیستەمی ڕاداری و پێڕۆکانی بەرگریکردن لە خۆی کردووە، بەتایبەت ئەو ئەزمونەشی کە وەریگرتووە لە ماوەی 12 ڕۆژ دەکرێت لە ڕێگەی چین و وڵاتانی دیکەشەوە هاوکاری پێگەیشت بێت. جەنگەکە دوور و درێژ نەبوو، جۆرە جەنگێکی ورد بوو، تایبەت بوو. لە ماوەی داهاتوو دەبینین لە ڕۆژەکانی داهاتوو ئەو جەنگە چۆن دەبێت، ماوە کورت دەبێت یان نا، ڕەنگە لە دەستپێکدا ورد بێت، بەڵام ئەو وتارەی ئیمڕۆی ترەمپ بیستمان جیاواز بوو. ئەگەر ڕێکەوتنێک لە ژێر پەردە ئەنجام نەدرابن و ئەو هێرشانە ورد و سنووردار بن، ڕەنگە شتێکەی لێ ئافرێت. باشە، پێت وایە هێرشەکان ورد و سنووردارن. ئیسرائیل دەڵێت بنکەی سەربازی و شوێنی استراتژی مانەوەی بەرپرسانی باڵای ئێرانمان کردوتە ئامانج. ئەگەر سنووردار بێت تا چەندە کاریگەری دەبێت؟ با ببینین دەبینین ئێستا دووکەڵ لە تەلەڤیڤ بەرز دەبێتەوە، هێرشی پێچەوانە دەستی پێ کردووە و دەبینین زەنجی ئاگادارکردنەوە لە تەلەڤیڤ دەبیسترێن، ئێرانیەکانیش ئامادەیان تێدایە ئامادەن، بەڵام ئەو هێرشە تایبەت وردانە ئێستا بڕیاردان لێی زووە، بەڵام پێم وایە ئەو هێرشە وردانە بەردەوام دەبن بە پشتبەستن بەو زانیاری هەواڵگریانەی کە پێشووتریش هەبوون و ئیسرائیل کۆی کردوونەتەوە پێشبینی دەکرێت ئەو شوێنە کوێ دەبن کە دەکرێن ئامانج. ئیسرائیلیش چاڕوانی دەکرد، دەیەوێت بزانێت دەرەنجامی ئەو هێرشانەی ئێستا چۆن دەبێت و هێرشەکانیشان بۆ سەر ئێران بۆ ئەوەی هەڵسەنگاندن بکات لێوە بڕیار بدات. بەڵام من ڕوونم کردەوە کە هاواهەنگێکی ورد هەیە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا بۆی خۆیان لە ناوچەیشان بە دوور بگرن، بەڵام ئامانجەکان پێکرد. زۆر باشە. بەڕێز معماری، لە ماوەی چەند هەفتە و مانگی ڕابردوودا هێزێکی زۆری سەربازی ئەمریکی جوڵەی پێکراوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەندین کەشتی فڕۆکە هەڵگری گەورەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگیر کردووە. پێت وایە ئەم هێزانە بۆ هێرشێکی سنووردارن یا بۆ هێرشێکی بەردەوامی چەند هەفتە یا زۆرترن؟ نعم تفضل. ئەو ئامادەکاری و بوونە بەرفراوانە سەربازیە
بۆ هەڵمەتگەلێکی سەربازی بەرفراوانن بەڵام ئەو هەڵمەتە سەربازە بەرفراوانانە لە خۆڕا دروست نابن واتە لە دەرەنجامی کاردانەوەی ئێران دەئافرێن و دەکرێت پێشبینی بکرێن ئایا توانستی بەرگری ئێران و سەربازی لە چاستێکە بۆ ئەوەی کاریگەری هەبێت و ئەوەی بەڕاستەوخۆیی لێ بکەوێتەوە هەندێک لەسەر هاوچێشەی گۆڕا و بگۆڕ دەوەستێت ڕێکارەکان چی دەبن ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ پرسەکە دەکات لە ماوەی داهاتوو ڕۆژەکانی داهاتوو بەڵام پێم وایە کە بەڵێ هەڵمەتەکە بەرفراوانە و پێشم وانییە کە ئەمریکا پاشەکشە بکات لە ناوچەکە لە کەندا و بە دۆڕانیش ڕازی نابێت بەڵام جەنگە دەبینین تۆپێکە لەسەر گۆڕەپانەکەی و ئەگەرەکان کراوە نازانین ڕۆژەکانی داهاتوو چی ڕوودەدات بەڵام ترەمپ پەیامی بۆ گەلی ئێران هەبوو دەبینێت داوان لێ دەکات کە ڕۆڵی خوان ببینن لە ڕێخۆ پیشاندان بێتیان وەرگرتنی هەڵوێز بێت دەیەوێت لە قسەکانی خۆیدا ئەوە بەردەستە بکات هاوکاری ئێرانەکان دەکات چونکە چڕێکی زۆری دانیشتوانیش هەیە لە ڕۆژەکانی داهاتوو دەبینین بزانین چی دەگوزارێت ترەمپیش بە هەمان شێوە ئەوە دەبینێت کە ئەمە جەنگە هەموو شتێکی لێ چاوەڕوان کراوە. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز عەلی معماری شارەزای سەربازی لە لەندەنەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.